بەناوی خوای بەخشندەی میرەبان سڵاو و ڕەحمەتی خوای پەروەردگارتان لەوێ بینەرانی ئازیز و خۆشەویست خۆم بە خۆشحاڵ دەزانم لە ئەڵقەیەکی نوێی بەرنامەی ژێرخان پێتان دەگەمەوە. هەڵبەتە دەمانەوێت قسە بکەین لەبارەی بەرزبوونەوەی نرخی نەوت و لانەبردنی سیستمی پاشەکەوت و پلانی حکومەت لە بەرامبەر بەرزبوونەوەی نرخی نەوتە چی دەبێت. بە میوانداری زۆر بەڕێز دکتۆر کامەران ئەحمەد مامۆستای زانکۆ و پسپۆڕی ئابووری شەن و کەوی ئەم بابەتە دەکەین. هەر لە چوارچەوەی پێشەکیە پێشەوەی بچمە لای بەڕێز کاک دکتۆر ئەمێ باسەوە بکەم هەڵبەتە حکومەتی هەرێمی کوردستان لە سەرەتای ساڵی 2014 کە سیستمی پاشەکەوتی دانا باسی لەوە کرد بە تایبەت سەرۆکوەزیرانی حکومەتی هەرێمی کوردستان باسی لەوە کرد کە ئێمە بە ناچاری پەنا دەبینە بەر ئەم سیستمە، بەڵام لە کاتی بەرزبوونەوەی هەر دۆلارێک لە نەوت ئێمە پلانی باشترمان دەبێت بۆی پاشەکەوتەکە کەمترکەینەوە. بینیمان نرخینەوت گەیشتە $40 چووە 50 چووە 60 چووە 70 چووە 80. حکومەتی هەرێمی کوردستان پلانێکی ڕاگەیەنراوی بۆ فەرمانبەرانی هەرێمی کوردستان ڕانەگەیاندووە. فەرمانبەرانی هەرێمی کوردستان ئێستا لە چاوەڕوانی ئەوەدان کە لەم دۆخێک ئێستا نرخی نەوت لە بازاڕەکانی جیهانداوەکو دەوترێت لە دوای مانگی 11ەوە کە ئەمریکا فشارەکانی لەسەر ئێران تونتر دەکاتەوە نرخی نەوت بگاتەوە $100 پێش ساڵی 2014. بەڵام حکومەت وای لێ چاوەڕوان دەکەن هیچ پلانی نەبێ بۆ لابردنی پاشەکەوتەکە. من هیچی تر کات بە پێشەکەمەوە ناکوشم، ئەمێ بچمە لای بەڕێز دکتۆر کامەران. کاک دکتۆر سپاس بۆ ئامادەبوون. زۆر سپاس بۆیەوە بۆم دیمانەیە. کاک دکتۆر ئەمەوێت بە ساڵێک لەمەوبەر بوو بە هەڵەدا نەچوو بووم ئاشتیەورامی وەزیری سامانە سروشتیەکان لە کۆنگرێکی ڕۆژنامەییدا ئەوەی بە ڕۆژنامەنووسەکان ڕاگەیان کە وتی ئەگەر نرخی نەوت بگاتە $100 دۆخی ئابووری لە هەرێمی کوردستان هەر بەم شێوە دەبێت. بەڕێزت وەکو پسپۆڕێکی ئابووری ئەم قسەی چۆن لێکە دەیتەوە؟ شیکردنەوەت بۆی چییە؟ سەرەتا سوپاس دەستخۆشیتان لێ یەکەم بۆ ئەم دیمانەی ئێوەی بەڕێز بۆ قسەکردن لە بارێکی گرنگی ئابووری بە تایبەتی لە وڵاتێکی یۆک ئێمەمانانە کە پێمانەوترێت دەوڵەتە نەوتیەکان یان دەوڵەت مڵکانەییەکان. دیارە ئێمە وەک هەرێمی کوردستان هێشتا دەوڵەت نین، بەڵام وەک بەشێک لە عێراق و عێراقش دەوڵەتێکی نەوتیە و هەرێمی کوردستانیش ڕێک ئێستا بە پارەی نەوت کاروبارەکانی خۆی باتە بەڕێوە کەواتەوە پێناسەی دەوڵەتی مڵکانەیە بەسەر هەرێمی کوردستانی شاد جێبەجێ کرێت کە ئەوش بریتێلەوەی کە پشتبەستنە بەیەک تاکە بەرهەم بۆ پێکێنانی داهاتی نەتەوەی کە ئەمەش خۆی لە خۆیدا هەڵگری کۆمەڵێک گرفت و کێشە و ناتەبایی ئابووری دروست دەکات بۆ هەر حکومەتێک کە تەنها پشت ببەستێ بە یەک سەرچاوی داهات بۆ بەڕێوەبردننی کاروباری ئابووری وڵات. حکومەتی هەرێمی کوردستان لە 2010 و 11 تا ئێمڕۆ کە دەستی کرد بە پرۆسەی بەرهەمێنان و فرۆشتنی نەوت سیاسەتێکی ناڕوون و ئاشکرای نییە لە بواری بەرهەمێنان و فرۆشتنی نەوتە کە ئەوانەی لە بارودۆخی بەرهەمێنان و فرۆشتنی نەوت ئەزان لە هەرێمی کوردستان بە هەر لەسەر زمانی بەرپرسان و زۆرینەی زۆری ئەندامانی پەرلەمانی خولی ئێستا کە لە پەرلەمانان خۆیان باز لەوەکەن کە ئێمە هیچ زیانیاریەکمان نییە لەسەر گرێبەستەکان لەسەر کڕین و فرۆشتنی نەوت و هەتا دوایی تەنها چەند کەسانێکی کەم لە هەرێم کە لە پەنجەکانی دەستێ ناپەڕن زانیاری تەواویان هەیە لە بواری بەرهەمێنان و فرۆشتنی نەوتی هەرێمی کوردستان. لەم بارودۆخەیەکێک لەو کەسانی کە زانیاری تەواوی هەیە لە لای دەربارەی ئەم بابەتە ئەو بەڕێز وەزیری سامانە سروشتیەکانە کاک ئاشتی هەورامیە وەک جەنابەت وتی بەڵێ ساڵێک تەقریبەن نەوە پێش کە وردە نەوت دەستی ئەکردەوە بە بەرزبوونەوە لە ئەنجامی هۆکارە دەرەکیەکانی کە پابەندە بە ئابووری جیهان و پێشکەوتن و گەشەکردنی پیشەسازی جیهانی و ئاوکەرتی پیشەسازی کە وزەیەکی زۆری ئەوێ ئەمە بوو بەهۆی وردە
لێوارەکانی $6 تێپەڕێنێ تا ئەمڕۆ گەیشتە 85-86 ئەمڕۆ دێنێ لە 80-79 ئەجوڵێتەوە نرخینەوت. کاگاشتی هەورامی بارودۆخی ئابووری هەرێمی کوردستان باشە زانێ بەلایەنی کەمەوە ئەو لایەنی کە پەیوەندی بە بەرهەمێنانی نەوت و فرۆشتنیوەتی. کاگاشتی هەورامی لە خۆیەوە ناڵێت ئەگەر نەوت بێ بە $100 ئابووری هەرێم چاک نابێ. من تەسەورەکەم کە ئەو بەڕێزاڵی ئاشتی هەورامی ئەڵێ بە $100 بێ چاک نابێ لەوانەیە مەبەستی لە ماوەی کورتتا بێ چاک نابێ، چونکە لە ماوەی درێژابێ بە $100 بێ ئێمە وەک کەسانێکی پسپۆر لە ئابووری و کەمێک شارەزا لە بزانینی خەرجە گشتیەکان و حکومەتی هەرێمی کوردستان چاکە بێ. بەڵام ئەو لایەنەی تری کە ئاشتی هەورامی قسەی لەکەڵێ چاک نابێ ئەو قەرزانەیە کە حکومەتی هەرێمی کوردستان کەوتۆتە ژێریەوە و لە ماوەی ساڵی 2014 بەدواوە لە ژێر کاریگەری قەیرانی دارایی حکومەت و پاشان قەیرانی ئابووری لەسەر ئاستی هەرێمی کوردستان کە حکومەتی هەرێمی کوردستان پەنای بۆ بردووە. بە پێی گۆتەی ئەو کەمە زانیاریانەی دەرئەچن لە بەرپرسەکانی حکومەتی هەرێمی کوردستان لە وەزارەتی دارایی بڕی قەرزەکانی حکومەتی هەرێمی کوردستان نزیک ئەڵێن من ڕێک نازانم چەندە باز لە هەیەکی هەیە 15 ملیارەکە هەیە باز لە 20 ملیارەکە هەیە باز لە زیاترەکە جاگەر بێت من بازە 20 ملیاریش بکەن هەشە بورە هەشاڵێ هەر قەرزار نییە. من وتم بەرپرسانی حکومەتی هەرێم و بەتایبەتی لە وەزارەتی سامانی سروشتی و لە وەزارەتی دارایی من سەرچاوی قسە ڕێک نازانم بەس لە تەواوێک لە کەناڵە ڕاگەیاندنەکانی هەرێمی کوردستانە ئەو قسانم خوێندۆتەوە و گوێویستی بووین چ لە قەناڵی خوێنراوە بیستراوە بینراوە. لێرەیە تۆ 20 ملیار بە حدودی 8 ملیار بۆ 9 ملیار دیناری بڕی پارەی بڕدراوی موچە خۆرانە. من لە زۆر کەناڵ لە زۆر دیمانەی تەلەڤیزیۆنی یان رادیۆی باسم لەوە کردو هەر لە سەرەتای بڕینی موچەی هاوڵاتیان فەرمانبەرانی هەرێمی کوردستان بەڕێزینە لێرە جارێکی شێڵەمەوە بڕینی ئەو موچەی ئەبڕدرێ کە ئێستاش بەردەوامە دیارە لە پارەوە لە سەرەتای ساڵی 2010ەوە ڕێژەی بڕین بەرزترین لە سەتاسیە کەمترین لە سەتادەیە دیارە ئەو ڕێژەی بڕینە کەم بۆتەوە بەڵام ئەمە بڕینە نەک پاشەکەوت چونکە بە لۆژیکی ئابووری پاشەکەوت ئەو بڕەپارانن کە لە بەکارهێنان زیادن چ لە لای کەسان کۆ دەبنەوە یان لە لای حکومەت کۆ ئەبێتەوە لە بانکەکانە دانراوە و ئاڕاستی پرۆسەوە بەرهێنان دەکرێت. بەڵام ئەو پارەی ئێمە کە بردراوە فەرمانبەران کە بردراوە کووا و ئاراستەی شوێ کراوە ئەوە دەرهاویشتەیەکە کە لە کورتهێنانی بۆ جێگشتی هەرێمی کوردستان خۆیە بینێتەوە کە 5 ساڵە حکومەتی هەرێمی کوردستان خاوەنی بۆ جێگشتی نییە پرۆژە یاسای بۆ ژێگشتی نییە بەنیازن ئەم ساڵ لە 2019 یعنی ئێستا لە 2010 ئینشاءڵڵا بۆ پەرلەمانی تازەی هەرێمی کوردستان پرۆژە یاسا بخرێتە بەرن لە حکومەتی تازەی هەرێمی کوردستانیشە شتێکی وایان بەدەستەوەی 20 مەیتر کاری لەسەرەکەن. طبعاً بوونی پرۆژە یاسای بۆ جێگشتی ئەگەر زۆر لاواز بێ زۆریش کەم و کوڕی تێدا بێ بوونی باشترە لە نەبوونی ڕاست چونکە یەکێکە لە مەرجەکانی حکومەتداری یەکێکە لە مەرجەکانی حکومەتداری کە بە تایبەتی کە تۆ لە وڵات لە هەرێمی کوردستانە ئەنجومەنی یاسەدانە هەیە ئەنجومەنی جێبەجێکردنت هەیە کە لە پەرلەمانی کوردستان و لە ئەنجومەنی وەزیران خۆی بینێتەوە هەرچەندە سەرۆکاتی هەرێمیشمان هەبوو ئەنجا ئەنجومەنی دادوەریەکی شتەیە ئەنجا تۆ پێشمەرگەت هەیە سوپا و پۆلیس و ئاسایش و کەواتە تۆ بنیادەکانی نیمچە دەوڵەتیەکت بوونی هەیە لێرەیە کەواتە چۆن حکومەتداری ئەەکەیەگە تۆ بۆ جێگەشتی باشکاتوتر ئەمەوێت وەکو پسپۆڕێکی ئابووری بیان و بەدەست حکوومەتی هەرێمی کوردستان و چی بووە لەوەی کە بودجەی نەبێت ئایا تەنها نەبوونی بودجەیەکی زەبەلاح و پارێکی باش لە بەردەستیە بیانووە بۆی کە بودجەی نەبووە 5 ساڵە؟ بە نەزەری من لە 2014 و 15 ئەنجا ئەو کێشە سیاسیانی کە لە هەرێمیان دروست بوو لە پەرلەمانی کوردستانە دروست بوو ئەمانە هەمووی هۆکار بوون بۆ ئەوەی کە بۆ جێگشتی وەزارەتی دارایی ئامادەی نەکا
چونکە وەزارەتی دارایی بە نەزەری من واقعی شوایە وەزارەتی دارایی ڕووی یەکەمی خەرجیەکان و دەرامەتە گشتیەکانی هەرێمی کوردستان نییە دەساتە گشتیەکان نییە دیوە ڕاستەقینەی پەیداکردنی دەساتەکان کە نەوتە لە سامانە سروشتیەکانە وەزارەتی دارایی لە هەرێمی کوردستان سەرچاوەکانی دەسهاتی نەوت و غازی سروشتی بەدەستەوە نییە ئێستا بە پێ ئەوەی ئێمە ئاگادارین و ئێوە بەڕێزیش لە وەک ڕاگەیەندن کارێک ئەگەتان لێیە مانگانە حکومەتی هەرێمی کوردستان لەلایەن وەزارەتی سامانە سروشتیەکانەوە 375 ملیاری پێ دەدرێ بۆ موچە و حکومەتی بەغداش 370 ملیارد دینار ئەنێرێ بۆ موچە کە ئەم دوو مەبلەغە ئەکاتە نزیکی 700 ملیار دینار بۆ 700 ملیار دینارە کەندانراوە مخاسەسە بۆ موچە بەس ئایا وەزارەتی سامانە سروشتیەکان یان ئیراداتەکانی تری حکومەتی هەرێمی کوردستان لە گومرگەکان لە باج و دەرامەت و لە مرور و لە ینی سەرچاوەکانی تری دەسهات کە حکومەت کۆیەکاتەوە ناکرێت بۆ جێیەکی گشتی پێ دروست بکرێت بە نەزەری من ئەکرێت ڕاست بە نەزەری من ئەکرێت بودجێکی گشتی پێ دروست بکرێت ینی کاراسانێکیش نییە کە بودجەکە نەبوو یەکێ لە ئەرکەکانی ئەزانین حکومەت خێر و سەدەقە ناکە بە هاوڵاتی لە هیچ شوێنێکی سەر ئەم گۆی زەویە لە هەر حکومەتێک لە گەورەترین حکومەت کە وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکایە تا ئەگاتە بچووکترین و سادەترین حکومەت کە حکومەتی فەڵەستینە برا خاوەنی بودجێ گشتیە تۆ کە پەرلەمانت هەبوو و حکومەتیشت هەبوو پێویستە بودجێ گشتیتە بێ حکومەتی هەرێمی کوردستان خێر و سەدەقە بە خەڵک ناکات دەستکەوت نییە بیکەین بە دەستکەوت ئەها ئەم دەستکەوتە گەورەمانەیە بوو جەمانداناوە و ئەرکی سەرشانی حکومەتە بۆ جێگشتی هەبێت چۆن ئەرکی سەرشانی حکومەتە ئاسایش و کۆمەڵی خزمەتگوزاری گشتی هەیە وەکو تەندروستی و خوێندن و ئاو و کارەبا لە وڵاتی ئێمەیە بووە بە ئەمری واقعێکە حکومەت دەبێت بەدیبێنێ لەسەر شانی شێتی بۆ دابینکردنی ئەو خزمەتگوزاریە بنچینەیانە و بەرچاوڕوونی حکومەت بۆ ماوەی ساڵێکی پێدەوترێت ساڵی دارایی سەنەمالیە ئەبێ خاوەنی بودجێکی گشتی بێ کە خاوەنی بودجێ گشتی نەبی وەکو باوکێک وای لە ماڵێکدا کە ماڵ و مناڵەکەت بە خراپترین جۆرەکانی داراییە بێ بەڕێوە زۆر باش کاک دوکتۆر ئەمەوێ لە زانستی ئابووریە ئەوە زیاتر شەن و کەوکەین کە هەر حکومەتێک بۆ نمونە ئێستا لە تورکیا بینیمان اقتصاد و دراوەکەی دابەزی لە تورکیا بەڵام پلانی داناوە ئێستا دراوەکەشی بەرز بووەتەوە و اقتصادی وڵاتەکەشی بەرەو باشترە ڕوە لە وەها کارێکی حکومەتی هەرێمی کوردستانمان نەدی کە نرخینەوت دابەزی پلانی پێشوەختە یاخۆ پلانێکی هەبێ بۆی اقتصادەکەی دانەبەزێەوە کاریگەری لەسەر فەرمانبەرەکانی نەبێت لێرەوە ئەمەوێ ئەو پرسیارە بکەم کەی حکومەتی هەرێمی کوردستان دەتوانێت پلانێک دانێ بۆی وەسعی مادی و ژیان و گوزەرانی فەرمانبەرەکانی ئاسایی بکاتەوە ینی ئەشمەوێت ینی بشپرسم کە ینی ئەگەر حکومەتی هەرێمی کوردستان پلانی نەبێت ئەو کاتە ینی چی دەستکەوتێک لە ڕێگەی فەرمانبەرەکانیەوە پێشکەش بە خۆیەکات کاک سالار من شتێ بە تۆ بڵێم پلان شتێکە نەخشە بۆ جێگشتی شتێکی ترە پلان و نەخشەی ئابووری بەرنامەڕێزی ئابووری بابەتێکە بۆ جێگشتی بابەتێکی ترە بودجەمان تێپەڕ ئەمەوێت زیاتر بچینە سەر پاشەکەوتی باسی دەوڵەتی تورکیان بۆکەی دەوڵەتی تورکیا خاوەنی پێگەکانی دەوڵەتداری خۆیەتی لە سەدەی 14 زاینیەوە کە دەوڵەتی عوسمانی دروست بۆ تا ئەمڕۆ ئێران عینەن شت هەرێمی کوردستان ئەوەی کە قۆڵەی کوتاوە بە گۆتە کوردیەک عەشایەریەکەی خۆمان ئەوەی کە گەورەترین خاڵی لاوازە بۆ هەرێمی کوردستان ئێمە خاوەنی بەعەرەبی المؤسسە النەقدیە یان السوڵتە النەقدیە دەسەڵاتی نەختینەیی نین کە بانقی مەرکەزیە ئێستا من یەک نمونە بە جەنابەت دەڵێم حکومەتی ئێرانی موچەی خۆرەکانی خۆی بڕیوە کەمی کردوتەوە بەڵام بە ژمارە نا دوو شتمان هەیە
دەخلی حەقیقیمان هەیە، دەخلی نەقدیمان هەیە. داهاتی ڕاستەقینە، داهاتی نەختینەیی. داهاتی نەختینەیی بریتە لەو بڕەپارە نەختینەیی مانگانە یان ساڵانە یا هەفتانە وەری دەگرین لە بەرامبەر ئەو کارەی کە هاوڵاتی ئەیکات. ئەنجا ئەو هاوڵاتیە فەرمانبەر بێ یان هەر کارێکی درێ بێ کەرتی تایبەت بێ یان خۆی کاری ئازاد بکە. ئەمە ئەو داهاتەیە کە وەریەگرێت کەواتە بە پارە وەریەگرێت. بەڵام داهاتی ڕاستەقینە بریتە لە بڕێ و شمەک و خزمەت گوزاریانەی هاوڵاتیەک بەدەستی دێنێ لە ڕێگەی دەستهاتە نەختینەیەکەوە. باشە تمەن داوەزیەوە دۆلارێک نزیکی 14,000 تمەنە. دۆلارێک 2 ساڵ لەمەوە پێش 1000 تمەن بوو. 1000 بۆ 14,000 فەرقێکی زۆر جیاوازێکی زۆر گەورەیە. لێرەیە کەواتە لە سەتا چەند دەستهاتی ڕاستەقینەی هاوڵاتێکی ئێرانی هاتۆتە خوارەوە. بزانە ها زۆر لەوەی ئێمە زیاتر. ئێمە ئەگەر خاوەنی موئەسسەسەی نەقدی بووینایە، خاوەنی بانقی مەرکەزی بووینایە، حکومەتی هەرێمی کوردستان هیچ گومانم نییە لە ڕێگەی دەرکردنی پارەی دراوین کاغەزیەوە هەمان پارەی بڕی پارایەدا بە هاوڵاتی. بەڵام ئەو پارەیە کە پارەکە دەریەکرد ئەوەندە دۆلارەی نەدەکرد کە ئێستا مەسەلەن ئەم دیناری عێراقی ئەیکا. یعنی بۆ نمونە ئەگەر دیناری عێراقی هیچ هەرێمی کوردستان بووایە ئەو وەختە دۆلارێکی نەدا بە 1200 تمەن، دۆلارێکیەدا بە 2000 تمەن، عفوم کە بە 2000 دینار 3000 دینار. کەواتە لەوایە حکومەتی هەرێمی کوردستان ئەهات ملیۆن دینارەکەی مانگانە بە تۆدا، بەڵام ملیۆنەکە دەستا 8 وەرەقە ئاکات تقریبەن وە نیە 8 شتێک، بەڵام ئەوە وەختە 4 وەرەقەیە کرد 3 وەرەقەیە کرد. ئێران ئێستا موشەی خەڵکە بڕێ، بەڵام لە ڕێگەی ئالێتێکەوە پێ وترێ هەڵاوسان. ڕێگەی هەڵاوسانەوە داهاتی ڕاستەقینەی تاکەکانی خۆی چی لێ کردو کەم کردوێتەوە. بەڵام ئێمە لەبەرەوەی من ناومان نا پاشەکەوت و هەمان ئالیەتە. لە تورکیاش هەمان شتە لە ڕێکاتێکدا کە لە 1600 لیرەی تورکی بەهای خۆی لە دەزەدا کەواتە لە 1600ش داهاتی تاکێکی تورکیەتە خوارەوە. بە سۆکارەکانی لە دەستدانی لیرەی تورکی بابەتێکی ترە لەوانەیە شوێنی تابین باسی بکەین بزانین بۆچی لیرەی تورکی دابەزی لەبەرەوە نامێت کاتی تۆشی پێ بکوژین نە کاتی بینەری بەڕێزی ئێوەی خۆشەویستیش بەمەوە بکوژین. دکتۆر ینی من ئەمێ بە دیاریکراوی گوزەرانی فەرمانبەران لە دوای پێکەنانی حکوومەتی نوێی هەرێمی کوردستان لەوەی کە ئێمە بینین دۆلار ببورن نرخی نەوت باش بەرز بووەتەوە. پێت وایە حکوومەتی هەرێمی کوردستان پلانی بێ بۆ باشترکردنی موچە و گوزەرانی فەرمانبەران ئەم پاشەکەوتە لابەرت ببوورە خۆت وتە دەمە پاشەکەونی ئەم بڕینە؟ سێرکە من هەر لە بەرگری نەبێ نە لە حکوومەتی هەرێم نە لە هیچ حکوومەتێک هەر سروشتی مرۆڤ وایە ئەست تۆ لەم کەناڵە ئیشەکەی حەز ناکەی بەرپرسەکەت بۆڵە بۆڵکاوە سەرتە وەنیە حەزیش ناکەی ئەوانەی ژێر دەستی خۆت لە ماڵەوە کە تو لیان بەرپرسی هەر بۆڵە بۆڵ بکەن بە ئەگەر شایان بەسەرتە سیرکە ئەگەر شانی ئەو سیرکە حکوومەتی هەرێمی کوردستانیش من لەو بڕواایەدا هەم حەز بکا خەڵک نەقیڕێنێ بوو ئاژاوی بۆ نەنێتەوە و ناڕەزایەتی دەرنەبڕێ متەبیعەتی هەموو حکوومەتێکە ئەوێ خەڵکمەی ڕازی بێ باشە. من لە زۆر شوێنیش ئەو قسەیم کردو ئەم حکوومەتی ئێمە نامناوە حکوومەتی ڕازیکردنی خەڵک حکوومەتی بێپلانی ئابوووریە لا لە 2023 تا ئەمڕۆشی لەگەڵا بێ من نەخشەیەکی ئابووری سەراپای زانستیانە بۆ ئابووری هەرێمی کوردستان لە وڵاتیان نابینم. تێگەی بۆ نییە بۆ نییە ئەوە ئەگەڕێتەوە بۆ سروشتی حکوومەتی هەرێمی کوردستان زۆر بە سەراحەت سروشتی حکوومەتی هەرێمی کوردستان سروشتێکی تایبەتە. ئەوە ئەبێ بێیت بەرنامەیەکی زۆر تایبەتی ئەوێ لێکۆڵینەوەیکی زانستی لەسەر چی بکرێت لەسەر سروشتی ئابووری و کۆمەڵایەتی و سیاسی حکوومەتی هەرێمی کوردستان یا سروشتی ئابووری و سیاسی ئەوە کاری من نییە کاری من نییە سروشتەکەی وایەڵە گێوا بووە ینی بەڕێوەبردنی ئابووری لە پێشەوە شتە دوو ئیدارەی یەکەوای لێ کردووە کە ئێستا مۆرکەکەی ماوە و مناقەشەشی تیانی لەوەیە. لێرە ئێمەمانەوێ بە کە حکوومەتێک ئێوێ خەڵک ڕازیکە
حکومت لەوانەیە هەندێک شت هەیە پێی دەوترێت بارودۆخی بابەتی کە لە دەسەڵاتی خۆیدا نەبێ بۆ نمونە ئەو گرێبەستانەی کردوێتی لەگەڵ کۆمپانیایەتیەکان بەپێ ئەو جارجار تەسەڕوو بەکە ئەخبار ئەمڕۆ کۆمپانیای DNOی نەرویجی و نازانم ئەوەی تورکیەکە ئەوەندە ملیۆن دۆلاریان لە حکومەتی هەرێم وەرگرت جار 75 ملیۆن وەرگرت جارە 25 ملیۆنیان وەرگرت جارە نازانم چەند کەواتە بەشێک لە داهاتی ئەم حکومەتی هەرێمی کوردستانە کە لە ڕێگەی نەوتەوە بەردەستیەگا بۆ کۆمپانیایانە ئەڕوا ئەمە لایەکی تر ئەبێ پارە بدا بە تورکیا بۆ هەر بەرمیل نەوتێک نزیکی 5 دلار بدا بە تورکیا ئەمانە هەمووی چییە؟ ئەو دەسهاتەی کە تۆ 85 دلارە بینی لە نەوتی برنت خاوی برنت دایمەن نەوتی ئۆپێک خۆی لە خۆیدا 10 دلار عەفو لە نەوتی برنت کەمتر ئەفرۆشرێ تەکساسی شەروایە کەمتر ئەفرۆشرێ ئێستا حکومەتی عێراقی کە حکومەتە و سۆمۆ نەوتە فرۆشێ مانگی نۆ بەرمیلی نەوتی فرۆشتۆ بە نزیکی هەڵم لەگەڵ جەنابتە نزیکی بە 69 دلار یعنی کە نەوت لە هەشتایە بووە حکومەتی عێراقی نەیتوانیوە بە هەفتای تاوایش بە 69 شتێک سنت فرۆشتوێتی باشە ئەوێ حکومەتی هەرێمی کوردستان بە چەند بیفرۆشێ ئەم هەموو کلکوی گویانەش لەبێت چەند من بەس خۆزگەیەک شتمەزانی یەک ڕقم بمزانی باە لە سە تا چەندی بەرمیلێک پارەی لە سە تا چەندی داهاتی فرۆشتنی بەرمیلێک بۆ حکومەتی هەرێم ئایا لە سە تا 40 یانە سە تا 50 نرخی بەرمیلە نەوتەکەی کە ئەفرۆشرێ لە بازاڕەکە چەندی دێتەوە بۆ ناو حکومەت و دێتەوە ناو هەگبەکەی وەزارەتی سامانە سروشتیەکان بۆ ئەوەی بدرێتەوە بە حکومەت ینی پاش ئەوەی دەرکردنی بەشی کۆمپانیاکان و بەشی فلان و فیسار و هەموو ئەو بابەتانی کە مەساریفانی کە لەسەر نەوتەکەی هەرێمی کوردستان چەند دەگەڕێتەوە خۆی ئەوەیان گرنگە چەند دەگەڕێتەوە بۆ حکومەتی هەرێمی کوردستان لێرەیە من قەت بڕوان ناکەم حکومەتی عێراقی کە بە 69.9 بە 70 دلار نووسێ ڕێک هەمووی یێتەوە بۆ خەزیێنەی بۆ لە حکومەتی عێراقیە وایە حکومەتە حکومەتی دەوڵەتیدا ئێمە دەوڵەتنی ئەوە داری وێ دەوڵەتیە بەدەست بە ڕوحمانەوە لە ڕووی ئابوووریەوە ئەوە واکە کەواتە حکومەتی هەرێمی کوردستان من قەت لەو باوەڕێنی منێوێت خەڵک باش بژی بەڵام ئەو ئالیەتانی بەدەستیەوە ئەو میکانیزمەی بەدەستیەوەیەتی ئایا ڕێی پێدا ئەو چواردەوری کە لەبەرتیایە هەڵەسوڕێ ئایا ڕێی پێدا ئەمانە ئەمە لەلایەکی تریش من باوەڕم وایە یعنی کۆمەڵێک لەو گەندەڵیان دارایی و ئابووری و ئیداری و تەواوی گەندەڵیەکانی ترکە گەلێک لە چەمکەکانی لە جومگەکانی حکومەتی هەرێمی کوردستانە وجودی هەیە ڕێگر بێ لەوەی کە ئەو ئامانجی کە هەیەی وەکو مەبدە وەک پرەنسیب کە بەختەوەرکردنی خەڵکە بوو لەلایەن هەر حکومەتێکەوە نەتوانێت بیهێنێتە دی زۆر باشە ئەلبەتە ینی ئەوەش قسە زۆر هەڵەگرێ ناشەفافەتی ئەو داهاتەی کە لە نەوتەکەەوە گەڕێتەوە زۆر باشە کاک دوکتۆرەمەوێ ینی لە ڕووی زانستی ئابوووریەوە بپرسم کە هەیکەلەی دەستخستنی داهات لە هەرێمی کوردستانە تا چەند هەیکەلەیەکی زانستیە بۆ نمونە ئەم داهاتانی کە بە شەفافی لە گومرگ لە باج لەو شوێنانەی کە دەستکەوتی ئابوورین ئەگەڕێنەوە ناو خەزێنەی حکوومەتی هەرێمی کوردستان ینی تا چەند هەیکەلەیەکی زانستی ئێوەکو پسپۆڕانی ئابووری ئەوەنەی توێژینەوەتان لەسەر کردبێت پێت وایە حکوومەتی هەرێمی کوردستان توانی بێتی هەیکەلێکی باشی داڕشت بێت بۆی جارێکی تر تووشی ئەم ئەزەماتە نەبێتەوە خۆی ئەو کۆکردنەوەی دەساتە گشتیەکان ئیتر 6 بۆ 7 بابی هەیە یەکیان پێی دەوترێ دەساتی دۆمین بەعنی دەساتی مڵکماڵەکانی دەوڵەت دووەمیان ڕسوماتە میرانەیە لە ئەو ڕسمانەی کە حکومەت وەریەگرێت لە هاوڵاتی تر لە ڕێگەی خزمەتگوزاری شارەوانی و تاپۆ و دەرهێنانی تەسکەرە و نازانم هەویە و ئەم بابەتەشناوە پێی دەوترێ لە تۆچی لە مروری شێگەکەی ئەوە هەمووی پێوترێ ڕسوم فی بە ئینگلیزی فی FEES فیس جەمعەکەیەتی ڕسوم ئێمە بە کوردی ناومان ناوە میرانە ئەنجا باج بە
باجی ڕاستەوخۆ ناڕاستەوخۆ ئەوەکەن باجە ناوخۆیەکان لەگەڵ باجی گومرگ لەگەڵ باجی مەکس هەیە لە عێراقا یعنی باجی ئینتاج ضریبە عەلە الئینتاج باج لەسەر بەرهەم کە لە ناوخۆیان بەرهەمە هێنرێ و باجی لێ وەرەگیرێ ئەنجا دێتە سەر قەرزەکان ئەنجا دێتە سەر کۆمەک و یارمەتیە نێودەوڵەتیەکان شەشەم سەرچاوە دەرکردنی پارەی نوێ ئێمە لە حکومەتی هەرێمی کوردستان خەزیێنەمان هەیە خەزیێنەکانمان هەیە کە داهات دەساتەکانی هەر بێجگە لە دەساتی یەکەم کە دۆمینی دەوڵەتە کە لە نەوت و غازا خۆی بینێتەوە کە باسمان کرد نایەتەوە ناو وەزارەتی دارایی ئەڕات وەزارەتی سامانە سروشتەکان لێوە بە خێری تر خۆیان چەندیان خێر کرد بە وەزارەتی دارایی پێیە بەخشن باقی ئەو سەرچاوانی ترە ڕاتەوە بۆ خەزیێنە ئەڕاتەوە بۆ خەزیێنە یعنی ئەگە تۆ باز لە عیلمیەتی ئەمە بکەی لە ڕووی زانستیەوە تەواوە هیچ گرێیەکی تیان نییە لێرە داهاتەکە کۆ بێتەوە بەڵام بۆ جێگشتی نیشی وەزارەتی دارایی تەنها کۆکردنەوەی پارە نییە خەرجکردنی پارەشە پێی دەوتێ ئەو جوهد سەرف ئاراستەکانی خەرجکردن تۆ چۆن ئەمانە خەرجەکەی ئایا تەنها خەرجی حکومەت دۆزەوەی موچە و کرێی فەرمانبەران دابین بکە نەخێر بۆ جێ کە پێوترێ خەرجی بەکارخستن یان بەکار تەژغیلی بە عەرەبی موچەیەکێکیەتی ئیدامە و سیانە و کاروبارەکانی ڕۆژانە هەر لە قەڵەم و کاغەز و بەوەرەقە و چی و ئەنجا سوانی ئەو شتانی کە ئەسوی ئیندیسارات بە عەرەبی هەموو یەکێتە تەژغیلیەوە بۆ جەیەکی تری زۆر گرنگە طبعاً بەرگری و ئاسایش و پێشمەرگە و ئەوانە هەمووی ئەڕاتە بۆ جێ تەژغیلیەوە بەڵام یەک بوجەکە زۆر گرنگە پێوترێ بوجێ و بەرهێنان کە ئەمە بەرهەمهێنان دروست دەکات ئەنجا ئەو بەرهێنانە تۆ ڕاستەوخۆ بێ یان ناڕاستەوخۆ بێ ڕاستەوخۆ بێ خۆت حکومەت خاوەنی کارگە بێ یان ئەگەر ناڕاستەوخۆ بێ تۆ بچی ناوچەی پیشەسازی بکەیتەوە خزمەتگوزاریەکان و جادە و ئاو و ڕێگاوبان و پرد و بەتار و هێڵی شەمەندەفەر و بەندەر و ئەم شتانە بکەی کە من ئەڵێم بەندەر مەبەستم کوردستان نییە من بە شتێکی گشتی لەسەر ئاسی هەر دەوڵەتی قسە ئەکەم کە تۆ ئەو بازار و شوێنی بازار و ئەمانەت دابین کرد کەواتە تۆ بەم خەرجیانێک کە یارمەتی دەرە بەوە بەرهێنان چیت کردووە داهاتت بەرهەمهێنانت زیاد کرد چونکە کەرتی تایبەتی دوالێ کرد کە ئاراستەکانی کارکردن بۆی ئاسانە ڕێگەڵبان هەیە اینجا ئەیکێکی تر لەوانە کە بۆیەوەی تۆ بەرهەمێنان زیادکەوە بەرهێنان زیادکەی بەڕاستی پێویستە حکومەتی هەرێم پێداچوونەوە کاتەوە بە ئاسایەوە بەرهێنان ئەوەی لە 2006 دەرچووە هەندێ پێویستت ینی هەموار بکرێتەوە و زۆر بە گرنگی ێزانم لەم خولەیەم پەرلەمانەیە ئەم یاسای هەموار بکرێتەوە بە جۆرێک بێ کە هەم هەندێک بەرژەوەندی هاوڵاتی کوردستان و بەرژەوەندی استراتیژیە نەتەوەیەکانی هەرێمی کوردستانی تیا ڕەچاو بکرێ هەروەها هەندێکیش لە بەرژەوەندیەکانی وەبەرهێنەرانی ڕەچاو بکرێ بە تایبەتی وەبەرهێنەرانی بیانی ئەنجا وەبەرهێنەرانی ناوخۆش بۆ ئەوەی بکرێت پرۆسەی من باوەڕم بەوە نییە پێویستە کەرتی تایبەتی بەڕاستی ڕۆڵی مێژووی خۆی بدرێتێ چونکە لە تەواوی دنیای سەرمایەداری پێشکەوتووە حکومەت تەنها حکومەتێکی زیاتر حکومەتێکە کە ئاسایش و ئەمن و ناوخۆ و ئاسایشی دەرەکی و دادوەری و هەندێک کاروبارە با بەڕێوەکە کە کەرتی تایبەت نایکەن بە پێی فەلسەفەی کلاسیک و نیو کلاسیک و هەروەها کلاسیشی محدەث ئەمانەی کە ئێستا جارێکی تر هاتوونەتەوە لە دوای عەولەمە و لە دوای 91ەوە مەدرسەیەکی فکری اقتصادیە کە بە تایبەتی ڕۆژئاوا ئەعتیمادی دەکاتە سەر لە سیستمی گلۆبالیزیشندا بە تایبەتی جمهوریەکانی ئەمریکا کە ئێستاش جارێکی درەوانە هاتون سەر حکوم کەواتە حکومەت دەبێت دەوری زۆر بچووکترین حکومەت هەرخوان ئەڵێن بچووکترین حکومەت کەمترین خەرجی بۆچی بۆی کەرتی تایبەت دەوری خۆی بینی فعلەن وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا خاوەنی ژماری دانیشتوان 325 میلیۆن کەسە ئایا چەند میلیۆن من بە بیستمە فەرمانبەرانی حکومەتی ئەمریکی لە میلیۆنێ تێ ناپەڕێ بێ لە سوپای ئەمریکی نزیکی 2 میلیۆنە بێ لە سوپا فەرمانبەرانی مەدەنی ئەڵێم لێرەیە فەرمانبەرانمان حتا ئەگەروازی لێ بێنین نزیکی 700,000 فەرمانبەرمانەیە ئەوانە نا هەموو موچەخۆر باز ناکەین چونکە بەشێک لە موچەخۆر فەرمانبەر نین وەکو خانەنشین و
یان نینی چاودێری کۆمەڵایەتی ئەمانە وەرەگرن ئەوانە لابەرە بۆ نزیکی تۆ 600 فەرمانبەرێ ئێران 80 ملیۆن بەشەرە 2 ملیۆن فەرمانبەری نیە بێ لە سوپای ئێرانی و پاسداران و ئەمانە کەواتە تۆ لێرەیە حکومەتی ئێمەمانان حکومەتێکە هەموو شتێکە کەکە لە اقتصادا نابێ حکومەت بۆ هەموو شتێکە بەس حکومەت نیە یعنی هەموو شتێکە لە هەموو بوارێکە خۆی هەڵەقورتێنێ نا لە هەموو وارێکە شوێخایە کە نابێ وابێ حکومەت نابێ وابێ تا چەند حکومەت هێرێمی کوردستان وەزارەتی دارایی پلاندانان ئێوەمانانی پسپۆڕی ئابووری ینی ڕاوێژی پێکردوون وەڵای من شخصی خۆم قەت ڕاوێژیان پێ نەکردوم بەڵام مەرج نییە من کۆتایی مێژوو بم من شخصی خۆم نازانم زۆر باشە بەپێی ئەوەنەی کە لە ئابووری هەرێمی کوردستان تێگەیشتووی وەزارەتی دارایی لەم دۆخەی ئێستایدا پلانی ئەبێت بۆ باشترکردنی گوزەرانی فەرمانبەرانی خۆی وڵی من وابزانم غەدرەکەین لە وەزارەتی دارایی نانە وەزارەتی دارایی بەوەی کە موچە لەلایەنەوە ڕاکێ وڵی وەزارەتی دارایی وەک سنووقێکی لێ هاتووە حکومەتی عێراقی قێپارەی تێکە وەزارەتی سامانە قێپارەی تێکاڵە بێ بۆ باش ئەڵێن حکومەت تێگەی سیکات پلانی ئابووری لە وەزارەتی پلاندانان داهاندرێ وای ڕاست وەزارەتی دارایی پارەی بۆ تەخسیسەکە بۆ ئەو پلانە بە تایبەتی کە تۆتت پلاندانان بۆ جێوە بەرهێنان لە پلاندانانە هەموو بۆ جێ لە پلاندانان نییە وەزارەتی پلاندانان حەقی نییە بەسەر موچەوە بەڵام وەزارەتی پلاندانان ئەوەی ئاگالەیە ئەڵێ ئەم ساڵە بێ ئەوەندە کەس تعین بکرێ و ببێ بە فەرمانبەر ئەوەندە کەس بچێتە بواری کاری کەرتی تایبێتەوە ئەوەندە کەس بێ ئەوەندە بێ کەرتی فلان ئەوەندە پێش بخرێ بۆ ئەوی داهاتینێتەوەی ئەوەندە گەشە بکە ئەوانە ئەشکەرکەکانی وەزارەتی پلاندانان ئەبێ بە عەرەبی پێدەوترێت تەشابوکی قیتاعی یعنی تێکئاڵانی کەرتەکان بێت بە تەمان زۆر ئەسالیبی زانستیە شێوازی زانستیە یەکی هەر دەرسێکی پێوترێت ئەسالیبی کەمی شێوازە چەندایەتیەکان کە ڕێباز بە ڕاضیاتی باڵا بەڕاستی کاروبارەکانیەکرێ سامی بە کۆمپیوتەرەکرێ پێت ئەڵێ کە چۆن نەخشەیەکی ئابووریدانی کەرتی کشتتوکاڵی چەند ئیسیفادە لە کەرتی پیشەسازیەکە لە بەرامبەر شەکەرتی پیشەسازی چەند لەگەڵ کەرتی کشتتوکاڵ تێکەڵاوە ئەی کەرتی کشتتوکاڵ لەگەڵ کەرتی پیشەسازی کەرتی ئاو کارەبا خزمەت گوزاری کەرتی بازرگانی کەواتە ئەم کەرتی کشتتوکاڵە چەندێتە ئەمانەوە هەر یەکێ لەمانە چەنەچنە کشتتوکاڵەوە هەر هەمویان چەنەچن بەناو یەکتریە ئەبێ بێ پلانی ئەوم بۆ دابنێ کاریگەری کەرتی کشتتوکاڵ چەندە لەسەر ئەوانی تر ئەوان چەندە لەسەر کەرتی کشتتوکاڵی هەیە وەزارەتی فلاندانە وڵی ئاگام لێ نییە من ئاگام لێ نییە فەرمانبەر نیم من مامۆستایەکم لە زانکۆی سلێمانی فەرمانبەرێکم لە وەزارەتی خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی کە کاری من وتنەوەی وانە و ئامادەکردنی خوێندکارە لە بوارێکدا کە پێ ئەڵێن بواری زانستی بەڵام ئەوەندە ئەزانم بەس ئەڵێن وەزارەتی پلاندانان هەیە لە حکوومەتی هەرێمی کوردستان بەس ئایا پلانیان هەیە ئەوانە بۆخوا من نەبێ بەوەی کە غەیبەتیان بکەم یان مەدحیان بکەم یان دژیان قسە بکەم وڵای پلانم نەدیوە نازانم یعنی ئەگە پلان هەبوو ئەم دۆخە دروستە بوو من تەسەورەکەم پلانیشیان دابنابایە بەوەی ئەو دۆخە ئابووریە و ناوخۆی و دەرەکی کە ئێستا بارودۆخی کوردستان و عێراق و ڕۆژهەڵاتی ناوەڕاستی تەنیوە پلانەکان جێبەجێ نەدەکرا کەواتەیانی بیانوێ هەندێک شت ئێمە پێم وتی لە دەرەوەی دەسەڵاتی حکوومەتی هەرێمە کە پێی دەوترێ هۆکارە بابەتیەکان العوامل الموضوعية أو العوامل الموضوعية المؤثرة على الحكومة يعني هۆکارە بابەتیەکان کە کاریگەریان هەیە لەسەر حکوومەت يعني ئەبێتۆ حەقیقی هەندێک جار بدەی بە حکوومەت نەک لەبەرەوەی پێویستە حەقی بدەیتێ يعني بارودۆخەکە واهەیە کە ئەمە بەرگری حکوومەت نزیک بە ملیۆنێک فەرمانبەردار بمەزرێنێ کاکە ئەوە بوو کە لە 95ەوە بەڕێزانی زەرد و سەوز ئەو لەبەر خاتری ئەو لەبەر خاتری ئەو هەر بە عەریزەیەک ڕۆژانە سەدان دەیان ئەگەر سەدان کەسیان تەعینە کرد یعنی دەکاکە بڕۆ کچەکەتمەوە بێنە بە عەریزەیەکی بۆ بابی خەمە دایرەیەکەوە ئەم هەڵاوسانە وای کرد کە ئێستاش خواخوایانە خەڵک تەقاویت ببێ بەڵام ئەوەی کۆنەکە کە گرتوێتی کە شوێنی نییە بە بەرنامەدا ئێستا وای کردەوە ڕێگرێ لەبەر ئەوەی کە فعلەن بە بەرنامە پێویستە تۆ دای بمەزرێنی
وەک مامۆستا وەک پزیشک وەک یاریدەدەری پزیشک ئەم بابەت لە کەرتەکانی خوێندن تەندروستی کەرتی ئاو ئارتی کارەبای ئەنێ و کەرتانە کە بە حەقیقی پێویستن بە فعلی فەرمانبەریان هەبێ و کاری بەرهەمهێنانی چێ شمەک بکەن چ کاری بەرهەمهێنانی خزمەتگوزاریە بنچینەیەکانی کۆمەڵگا بکەن. زۆر باش کاک دوکتۆر هەڵبەتە بەڕێزت ماوەسای زانکۆی چی بە خوێندکارەکانت دەڵێ کاتێک باز لە ئابوورێکی سەرکەوتوی وڵاتێکەکەی؟ وڵای خۆی من وانەیە گەڵێمەوە پێڵێن مێژووی ئابووری مێژووی بیری ئابووری دیارە من مێژووی چالاکی ئابوووریەکانیان پێڵێم لە دروستبوونی مرۆڤ و کۆمەلگاوە هەتا ئاگاتە ئەم بارودۆخەی ئەمڕۆی کوردستان و عێراق و هەموو دنیا دیارە ئێمە کە بەڵام من کەسێک نیم دەرسەکەم تەنها لە چوارچەوەی کتێبێکە داوێ نا مشت زۆر ئەڵێن زۆر جار ڕاخنەژەگرین هەندێک جار قسەی باشیشەکەین هەندێک جار ژەڵین بەڵام طبیعەتی دەرسی من ئەگەر من تەنمەی اقتصادیم بووتایەتەوە هەرچەندە ئێستا مامۆستایەکی بەڕێزە و دەرساڵێتەوە بە توانای دکتۆرای پێەیە ئەوە ئەتوانێت استراتیژیەتەکانی تەنمیە لە چوارچەوەی ئەو استراتیژیە چ استراتیژیەتێک بۆ هەرێمی کوردستان پێویستە بۆی گەشەپێدانی ئابووری بکەین ئەو وەختە تۆ ئەمتوانی دەیبرن چونکە طبیعەتی دەرسەکەی من یعنی ئاوایە مادام باس لە مێژووی اقتصاد ئەکەی تاوە کۆگاتێرە تۆ ئەگەر بۆ مێژوو قسەیەکم پێ بڵێ اقتصادی هەرێمی کوردستان چۆن ناوزەند دەکەی؟ پێدەوتێ ئابووری وڵاتانی دواکەوتووە وەک دەوڵەتیان احترامیان تەمام وەختی خۆی ئەم دەوڵەتانە لە دوای 1945 کە جەنگی دووەم تەواو بوو وردە ئەو وڵاتانە سەربەخۆیی سیاسیان وەرەگرت لە 50کان و 60ەکاندا ناویانان دوول المتەخەلیفە وڵاتە دواکەوتوەکان بەس لە ڕووی ئابووریەوە دایت تێم کرد وڵای موشێ زۆر ناشرین و عیبە کردیان بە وڵاتە تازە پێگەشتوەکان يعني الدول الآخذة النمو يعني أواني كخليك قشاء كان أو يجينا مش لكوينا وشارشوا بحكم بشكل العراق دلوقتي تازه بيجيشتوين نوتين زۆر باش ئەی ئەبێت چی بکەین بۆی وەکو کۆتا پرسیارم هاوکاران پێڵە کاتت بەرەو تەوابوونە ڕوا چی بکەین بۆی کە لە هەڵسانەوەدا دۆخی ئابووری هەرێمی کوردستان باش بکرێت؟ وەک حکومەت بازەکەیت بەڵێ حکومەت پێویستە ڕازگۆ بێ باش بەرامبەر خەڵکەکەی بە تایبەتی ئەم حکومەتی کە ئێستا ئێمەمانان باسییانەکەین حکومەتی بە سیستمی دیموکراتی دێن کە خەڵک دەنگی پێداون ئەجا تا چەند لە هەڵبژاردنەکانە فڕوفێڵ هەیە یان نێوان پەیوەندی بە من و تۆ بەرنامەکەی ئێستای من و تۆ نییە بەڵام لە ئاستێ لە ئاستەکاندا نوێنەرانی گەل لەوێن حکومەت دروست دەکەن حکومەتی دیموکراتی پێویستە ڕازگۆ بێ ڕازگۆیمان لێ نەدیون ینی پێشتر ئەگاتە مەسەلە ئەساسیەکانی اقتصاد ئەگەر ڕاستیش نەڵێن بێدەنگن ڕاستەکەت پێنەڵێ هەند زۆر جار ئێوێ چاواشت بکە کە ئەگاتە بنبەست و خەڵکەکە هەڵناخەڵەتێ بێدەنگیە وەکەوە بینی ساڵێکە بێ کاک ئاشتێورامی دیار نییە هیچ بۆ خەڵک بڵێ هیچ بۆ خەڵک بڵێ اینجا بە نەزەری منیش مشکلێ لە لای ئێمە لەوانەیە تاک زۆر دەورە بینێ کەسێک کە وەزیرە بە لە وەزارەتی لە وەزارەتەکانی حکومەتی هەرێمی کوردستانە توانێت ڕۆڵ و دەور و تەئسیری خۆی هەبێ بەڵام دەسەڵاتی تەواو مطلق لە هیچ وەزارەتێکە لەلایەن شخصی یەکەم کە وەزیرە وجودی نییە بە تایبەتی لە وڵاتانی ئێمەمانانە کۆمەڵێ عەواملی تر دەورە بینێ کە وا ئەکات ئەو وەزیر بۆ جۆرە هەڵسوکەت بکات کە ئەرک و مافەتەکانی تەواوی خۆی نییە و بەپێی ئەوەی کە دەستوور و یاسا بۆی داناوە وەک وەزیرێک هەڵسوکەڵ بکات ینی گەشتبینی یان ڕەشبینی بە دۆخی ئابووری هەرێمی کوردستان باشە بێت موچە چی لێ دێ چاکە بێتەوە وە خۆی نە بڕۆک خۆی نییە شتێک نێناوی وەک خۆی بێ لە هەموو دەورەیەکی ئابووریە قەت ئابووری وەک خۆی لێنایەتەوە ینی لەم ئاسا وەستێ نا لەمە باشترە بێ ئەوە زانیاریە لە یان تێڕوانینی تێڕوانینە وان لێ چاوەڕوانەکەی لە حکومەت هەرێمی مەجبورن لە چ ڕوێکەوە مەجبورن شەڕی داعش نەماوە
حکوومەتی عێراقیمانە شەڕ نەماوە نرخی نەوت بەرز بۆتەوە تا لە ئاستێکدا تەباییەک جۆرێک لە تەبایی هەیە تا بەیانی ئەم حیزبانی لە هەرێمی کوردستانە هەن بە هەر هەموو جۆرەکانیانەوە لە هەرچی رادیۆ تەلەڤیزیۆن هەیە ڕەخنە لە یەک بگرن هیچ کێشە نیە مویمەیە فیشەکەینە تەقێ ڕاست کاک دکتۆر ینی هەرچەند ئەو ساوتم کۆتا پرسییا بەڵام بابەتەکە شتی زەرورتر هەڵەگرێ پێت وایە ئەوترێت حکوومەتی هەرێمی کوردستان پەشیمان بووە لەو بڕەموچە و دەرماڵانەی کە داوێتی بە فەرمانبەرەکانی ئەڵێ ئێستا حەقیقیە پێت وایە ئەمە موچە و دەرماڵە بە یاسا ئەدرێ حکوومەتی هەرێمی کوردستان لە پەرلەمانی تازەیە لە خولی پێنجەمی پەرلەمانی هەرێمە بۆی هەیە موچە و دەرماڵەکان ڕاست کاتەوە باوەکو حکوومەتی هەرێمی عێراق بەغدای لێ بکە باوەگەوی لێ بکە تەسەوڕ ناکەم بیکە باوەک تەسەور بکە توانرێ وەکوی لێ بکەوەگەوی لێ بکە ئەم بۆ 600 ملیاری ئێستا هەیە ڕابڕێەوە زۆر دەرماڵە و شتدانراوە کە لە بەغاوە جوودی نییە ئەگەر وەکو بەغای لێ بکە فعلەن تەسەورەکەم بتوانێت بارودۆخی بەرەو باشتر بچێ وەکو ئەمان ئەەکەمە کۆتا پرسیار بەڕست وەکو پسپۆڕێکی ئابووری بۆ ئەو کەسانەی دەبنە دەستڕۆشتووی حکوومەتی تازای هەرێمی کوردستان چی تەیە پێیان بڵێ بۆی دۆخی فەرمانبەران بکەن دووشت یەکێکیان ڕاستگۆ بن دوو گەندەڵ نەبن گەندەڵ نەبن لە هەموو ڕووەکانی گەندەڵیەوە دەنگ گەندەڵی چیە بریتە لە خراپ بەکارهێنانی دەسەڵات بۆ بەدیهێنانی بەرژەوەندیە تاکە کەسیەکانی خودی ئەو کەسە لە دەرەوەی یاسا و ڕێسا و ڕێنماییەکان ئەوە گەندەڵیە داکە ئەو یاسا و ڕێسا و ڕێنمایانەی بۆ بەرژەوەندی خۆی نەکرد گەندەڵ نەبوو ڕاستگۆژە بێ کارەکانی باشەڕوە ڕاست بەڵێ منیش قسەکەی کاک دوکتۆر دووباراکەم و هیوادارم حکوومەتی هەرێمی کوردستان هەم ڕاستگۆ بێ هەم گەندەڵ نەبێ بەو هیوایە واژین بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێز دکتۆر کامەران ئەحمەد ماوەسای زانکۆ پسپۆڕی ئابووری زۆر سپاس کە لە ماڵقەی بەرنامەی ژێرخان لەگەڵم بووی بینەرانی عزیز و خۆشەوی سپاس تاوەکو ئێستا بینەرمان بوون بەخوای گەورەتان ئەسپێرن کاتێکی خۆش سپاس کاک دکتۆر سەرچاو